ڕێز و سڵاو بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش بە سەرجێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. کۆبوونەوەی ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی سنە یان لە دەستدان و برینداربوونی چوار کرێکار لە ئێران و کوردستان. مانگرتنی کرێکارانی دەشتی زەیدون لە پارێزگای ورمێ یان لە دەستدانی هاوڵاتیەکی خەڵکی شاری کوهدەشت بە تەقەی هێزەکانی ڕژیم و لە سێدارەدانی حەوبەند کراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. کۆبوونەوەی ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی سنە شەوی چوارشەممە 14 خەزەڵوەری 1404 هەتاوی خوێندکارانی زانکۆی شاری سنە دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ئەو زانکۆیە بە داخوازیەکانیان کۆبوونەوە. ئەو پێوێنانش کە بەدەست مانگەیشتون خوێندکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسان و کۆبوونەوە لە بەردەم دەرگای چوونەژوورەوەی زانکۆ خوازیاری باشکردنی کوالێتی خواردنی سلف سرویسی زانکۆ، دابینکردنی سرویسیات و چۆ و ئەمنیەتی زانکۆ، کۆتایی هاتنی گوشاری حراسەتی زانکۆ لەسەر خوێندکارانی ناڕازی و هەروەها دابینکردنی ئیمکاناتی ڕیفاهی بۆ خاوگاکان بوون. سەپاندنی حکمی 1 ساڵ زیندانی تازێری بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری دێولان محەممەد ڕەزایی ئەندامی ئەنجومەنی فەرهەنگی نۆژین بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 1 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا. ناوبراو ڕێککەوتی 21 پوشپەڕی ئەم ساڵ لەلایەن هێزەکانی داری دەسەڵاتەوە دەست بەسەرکراوە و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندەکرا. ئەو هاوڵاتیە پاش 55 ڕۆژ دەست بەسەرکران و لێپرسینەوە لە ناوەندە ئەمنیەکان بەدانانی بارمتەی 800 ملیۆنی بە شێوازێکی کاتی ئازاد کرابوو. گیان لە دەستدان و برینداربوونی چوار کرێکار لە ئێران و کوردستان. لە ڕۆژانی ڕابردوو چوار کرێکار لە شارەکانی هەمەدان، جاسکو و سلێمانی باشووری کوردستان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕووداوی کاربوون و سێ کرێکاریش گیانیان لەدەستدا. بە پێڕاپۆرتەکان کرێکارێکی بیناسازی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە ناسناوی محەممەد زانا مەجیدی شاغڵ لە پرۆژەی ئیۆنتی تاوەر لە نزیک هەواری شاری سلێمانی بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە گیانی لەدەستدا. هەروەها کرێکارێکی دیکەی بریندار لە کارەساتی شیرکەتی پاڵاوگەی نەوتی پارسیانی سمنان بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستداوە. هاوکات دوو کرێکاری دیکە لە شارەکانی هەمەدان و جاست بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداو بوون و کرێکارێک گیانی لەدەستدا. مانگرتنی کرێکارانی دەشتی زەیدون لە پارێزگای ورمێ. ڕۆژی ڕابردوو کرێکارانی دەشتی زەیدون لە پارێزگای ورمێ دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی حەقدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت توانای دابینکردنی سەرەتایی ترین پێداویستەکانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەشدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمەنی شوێنی کار و بیمەی دەرمانی کارامە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها بایەخدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و مایشەتی کرێکاران بوون. ناڕزایەتی داروسازانی پارێزگای فارس. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە داروسازانی پارێزگای فارس دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان کۆبوونەوە. ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەم بینای ناوەندی ڕێکخراوی تەئمینی ئیجتیماعیە و پارێزگایە ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی 7 مانگە حەقدەستیان لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکان و خاوەن داروخانەکانەوە وەرنەگرتووە و دۆخی ژیانیان لە خراپیدایە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا بەشداربووان بە وتنەوەی دروش مۆڵکردنی پلاکارد خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزایەکانی ڕژیم لەسەر کێشەکانیان بوون. گیان لە دەستدانی هاوڵاتیەکی خەڵکی شاری کوهدەشت بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی چوارشەممە 14 خەزەڵوەر هاوڵاتیەکی خەڵکی شاری کوهدەشت سەر بە پارێزگای لۆڕستان بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستدا. بە پێڕاپۆرتەکان ڕۆژی شەممە 10 خەزەڵوەر ئەو هاوڵاتیە بە ناسناوی ڕەزا ئادینوان تەمەن 27 ساڵ کاتی سەیران لە سروشتی ئەو ناوچەیە لەلایەن هێزەکانی ڕژێمەوە دراوەتە بەردەستڕێژی و لەو ڕەوانەی نەخۆشخانە کراوە.
ناوبرا و پاش تێپەڕاندنی 3 ڕۆژ لە نەخۆشخانە و شارە بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستداوە. شایانی باسە بنەماڵەی و قوربانیە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە تا کاتی سزادانی تاوانبارانی ئەو جەنایەتە بەردەوام ئەبن لە داخوازی و ناڕزایەتی دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی. دوایین هەواڵ لە سێدارەدانی حەوبەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوو حەوبەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 5 بەندکراو بە ناوەکانی ڕەسوڵ کەریمی، عەلی مەدەدی، هومایۆن جەباری، سوهێل یوسفی و حوجەتوڵڵا عەبدوڵڵا نەژاد بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ناوەندی یەزد، لاکانی ڕەشت و ناوەندی شیراز ئێعدام یاخود لە سێدارە دراون. هەروەها 2 بەندکراوی دیکەش بە ناوەکانی فەرزاد حسێنی و مەجید بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی ناوەندی یەزد و وەکیلابادی مەشهەد لە سێدارە دراون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.